الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەختەوەری بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بەختەوەری دنیا و قیامەتمان بکاتن ئینشاء الله تعالی و ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان. خۆشەویستان، مەرحەلە و قۆناغی سێیەم بۆ بەختەوەری ئینسان پاشەوەی کە خوا و پێغەمبەری ناسی عەلەیه السەڵات وەسسەلام و ئەوجا ئەو ناسینە گوتمان ئەگە سەرچاوە بگرێ لە عیلم و زانست و لە دیراسە محەبەت و خۆشەویستی بەدوادادێت. ئەو محەبەت و خۆشەویستیە کە دروست بوو قۆناغی سێیەمی بەختەوەری دەست پێ دەکات کە گوێڕایەڵیە. چونکە ئینسان زۆر کەسێ دەڵێ کاکە من خوام خۆش دەوێ، ئیسلامم خۆش دەوێ، پێغەمبەرم خۆش دەوێ عەلەیهی السەڵات وەسسەلام، بەڵام گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا نییە. ئەو خۆشەویستی و مەعریفەتە هیچ لە واقعەکەی ناگۆڕی بۆ ئینسانە. ئەو فێڵ لە خۆکردنە. من جارێ ئەو لەگەڵ نەفەرێکی نوێژی نەدەکردن، تم کاکە تۆ بۆ نوێژان ناکەی، هۆکارەکەی چی؟ وتی ماوەستا من نوێژان دەکەم. وتم وەڵا زۆر چاکە، زۆرم دڵ پێ خۆش بوو، بەس دوای گوتم من نوێژی وەچیەوە ناکەم، ئەوکو بڵێ ئێمە ئەو خەڵکە عەشایر بێت و هیچ لێ نزانیت و فڕی بەسەر هیچەوە نەبێت، ومەدی چۆن نوێژان دەکەم؟ من نوێژی ڕوحی دەکەم. وەڵاهی من یەکەم جارە گوێم لە نوێژی ڕوحی ببێتن کاکە، بەو خۆی ئەو نوێژی ڕوحیەی ڕوحەکەت بەچ کابرای گوتی هەراسان دەکاتن لە ڕۆژی دواییدا. ئینسان کە گوێڕایەڵ بوون، تەسلیم بوون، یەکێکە لە هۆکارەکانی بەختەوەری ئینسان. ئینسان لە کۆمەڵە وەهمێک ئیشکالیاتێکی زۆر ڕزگاری دەبێت ئەگەر تەسلیمی ئەمر و فەرمانەکانی خوای بوو، گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوای بوو. بۆ چونکە جارێ ئێمە دەبێ شتێک بزانین کە کۆمەڵەشتانێک هەن بەبێ وەحی، بەبێ ئەمر و فەرمانی خوا، بەبێ قسەی خوا ئینسان هیچ شتێکی لێ نازانێت. مەسەلەی غەیبیات. جا ئینسان ئەگەر غەیبیات پێی وە ئاشنا نەبوو، شارەزا نەبوو، قوڕوەسەریەکە لەوێ دەست پێ دەکات. بۆ چونکە قەزایی ئیمان هەمووی مرتەبیتە بە وەحیەوە. قەزایی ئیمان هەمووی مرتەبیتە بە وەحیەوە. چونکە تو شتێک نابینی و دەبێ ئیمانیشت پێ بێتن، دەبێ باوەڕیشت پێی بێتن. ێ باشە شتێکە بۆ نمونە تۆ وەلیلله المەثەل الأعلى، نمونەی هەرە بەرز بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، دۆستێکت هەیە زۆر خۆش دەوێ و زۆر جێیسی قەومتمانەیە لای تو، دێ شتێکت بۆ دەجێڕێتەوە، دەڵێ کاکە شتێکی ئاوا ڕووی داوە، ئەتۆ بۆ خۆت نەتبینیوە، لەوێ نەبووی، وە ڕاستە و خۆت و تەصدیقی دەکەی، دەڵێ ڕاستەکەی. هۆکاری تەصدیقکردنی تو بۆ ئەو قەزیەی چییە؟ ئەوەی کە ئەو دۆستت، ئەو ڕەفیقەت، ئەو برادەرت جێی سیقە و متمانەیە لە لای تو، درۆت لێ نەبینیوە، دەزانێت خیانەتت لێ ناکە، هەڵت ناخەڵەتێنیتن، بەڕۆ ڕاست تەصدیقی دەکەی بەبێ هیچ شتێکت بینی بێتن. ئەو قەزایی غەیبیات ئاوا لێیە. ئەوە ئەگەر ئینسان خوای نەناسی بێتەوە، خوای خۆشنەوێ، ئەو شتانە وەرناگرێت لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام. ئاهاوکو لە دەرسی ڕابردوو باسمان کرد
ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەر یەک پرسیاری لە موشریکەکان کرد، فەرمووی محەممەد وای گوتووە عەلەیهی سەڵات وسەلام، وتیان بەڵێ، گوتی تەواوە، ئەگە گەوشتی گەورەتریش بڵێ پێی باوەڕ دەکەم. ئینسان تەسلیم بوون و گوێڕایەڵیکردن بۆ خوا بۆ پێغەمبەری خوا، وەکو گوتم لە ئیشکالیاتێکی زۆرمان ڕزگار دەکات. جارێ ئیشکالیاتی عیبادەت و خواپەرستی، تەماشەکەن ئەوانەی کە خوایان نەدەناسی پێشەوەی کە پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام، پێشەوەی کە وەحی خوای پەروەردگار دوایین پەیامی خوای پەروەردگار بێتە سەر زەوی، خەڵکەکە هەر یەکە و بە جۆرێک پەرستنیان دەکرد، چونکە فیتڕەتی ئینسان خوا ئینسانی وا خەڵق کردو، فیتڕەتی ئینسانەوەی کە دەبێ خوایەکی هەبێ، دەبێ پەرستراوێکی هەبێ بیپەرستیت. ئینسان بەبێ پەرستراو ناژی لە دنیا، ئاگاتان لەو خاڵی هەبێت. جا ئەو پەرستراوە پەرستراوێکی بە حەق بێ یان پەرستراوێکی چ بێ؟ باتیل بێتن، پووز بێتن. لەبەرەوەش جاری وایە خوای ئەفەڕائیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەوا، ئەها حەز و ئارەزوو جاروێ لە ئینسانی دەبێتە پەرستراو. ئینسان حەز و ئارەزووی خۆی دەپەرستیتن. جەهالەتی پێش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێتن لە ناو عەرەبەکان و لە قوڕەیشدا بت و سەنەمیان دەپەرستن، وایان دەزانی ئەو بت و سەنەمانە مای خێر و خۆشین بۆ ئەو خەڵکە، زەرەر و زیان لەو خەڵکەی دوور دەکەنەوە. هیچ شتێک وای لێ بکە ئەوەی لێکردبوو کە نەخوایان دەناسی، نە قۆناغ و مەرحەلەی مەحەبەت و خۆشەویستیەکەش ئەوە ببووە لە مەزدەرێکی تەندروستەوە معریفەت اللهیان پێ نەگەیشت بوو. لەبەرەوە تەماشە دەکرد ئەوە بت و سەنەمێکی لە خورما دروست کرد بوو، ئەوە لە داری دروست کرد بوو، ئەو لە بەردی دروست کرد بوو، ئەوە دەیڕازاندەوە، بۆنی پێدا دەکرد، لەگەڵە خۆی دەبەردە سەفەرێ. جا بە تایبەتی ئەوانەی کە بت و سەنەمەکان خورماش بۆ گەبەرسیش بانە خوای خۆیان دەخواردەوە. یعنی ئەو قەزیانە قەزیەی گوێڕایەڵی تەسلیم بوون بە گوێکردن، وەکو گوتم ئینسان لە ئیشکالیەتی پەرستن و لە ئیشکالیەت ئەوانە ڕزگار دەکات، بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێغەمبەرانی ناردوون عەلەیهیمو سەڵات وسەلام بۆی فێری چمان کەن؟ کۆمەڵە شتێکە ئینسان تێیدا علمی پێ نەبووە، شارەزایی نەبووە، معلوماتی نەبووە. ئەو معلوماتە ئیلا دەبێت لە ڕێی وەحیەوە پێمان بگات و لە ڕێی وەحیشەوە پێمان گەیوە. خاڵێکی دیکە لە مەسەلەی تەسلیم بوون و بەگوێکردن لە مەسائلی کۆمەڵایەتی، تەماشەکە لە سەردەمی جاهیلی حەڵال و حەرام نەبووە. یعنی ئافرەت کە مێردی مردووە چۆن شتومەکەکەی دیکەی بۆتە میرات، بەخۆش بۆتە میرات. جا کوڕی مارەی کردوتەوە، هەر مارەی نە، هەر بۆتە هیوی، مارەی شتوارە لە گۆڕێ نەبووە. یان جاری وا بۆ کە ئێستاش دەگەدابی، ئێستا کە مەقسەد دەکەین لە ساڵی 2020 ئێستاش لە هەندێک کۆمەڵگە و مجتەمەعی دواکەوتوو کە بڵاویش بۆتەوە بە ڤیدیۆ، مێرد کە دەمرێتن ئافرەتەکەی بە زیندی لەگەڵ لە قەبری دەنێن، مافی ژیانی نییە. ئەو خۆشەویستی و معریفەتەیە کاتێک کە خوای پەروەردگار سنووری کۆمەڵایەتیت بۆ دادەنێتن، هەڵس و کەوت ئاوا دەکەی، ئەوە داکتە، ئەوە نەنکتە، ئەوە خوشکتە، ئەوە پورتە، ئەوە خێزانتە، ئەوە کچتە. ئەتۆش پێیوە ئیلتیزام دەکەی و هەست بە سۆز و عەتف و مەحەبەتێکیش دەکەی. بەڵام کاتێک کە ئەو پەیامە نەبێ، ئەو ئیلتیزامە نەبێ، نەداک دیارە، نەکچ دیارە، نەخوشک دیارە، نەپور دیارە، هیچ یعنی سیلەی ڕەحم و شیرازەی کۆمەڵایەتی چ لێ دێتن؟ دەپچڕێتن. ئەوجا ئەو ئیلتیزامە دێتە قۆناغ و مەرحەلەیتی سێیەم کە ئەویش چییە؟ مەسەلەی معاملەیە، چونکە ئینسان بە تەبعی خۆی خواوا خەڵقی کردو پێویستمان بە معاملە و بە تیجارەت و بە کڕین و فرۆشتن و شت گۆڕینەوە لەگەڵ یەک دیکە. ئێوەش دەبێت خۆ سانسۆرێک هەبێ، دەبێت سنوورێک هەبێ بۆ ئەو بابەتانە.
ناکرێت کابرا حەزی لە چێستا لە کە سانسۆرێک نەبوو کە سنوورێک نەبوو تەماشەت دەکرد کۆمەڵە خەڵکێک هەڵتڕۆقی بوون لە مەککەی ببوونە سەرمایەدارێکی گەورە خەڵکەکەی دیکەش هەر هەمووی خەڵکێکی چەساوە و خەڵکێکی زوڵم لێکرا و هیوا هەبوو کچی لە دەستدا بوو کوڕی لە دەستدا بوو خێزانی لە دەستدا بوو خۆی لە دەستدا بوو بەچی نەدار بوو دەچوو معاملەی دەگەڵ ئەو تاجیرانە دەکرد پارەی لێ وەردەگرتنە بۆ معیشەتی خۆ قەرزی لێ دەکردن دەیگۆ بۆ دوو مانگانەگەرەتی ناو هەندەی دێتە سەر دەی هەندەی لەسەر کەڵەکە دەکرد پێی نەدەدراوە مادامەوە کوڕێکم بدێ کچێکم بدێ خێزانتم بدێ یان بۆ خۆت ببە کۆی لەی من بەشێکی زۆری کۆیلایەتی لە جەزیرەی عەرەبی ئاوا مەسەلەن دەستی پێ کردووە هەلا لە دنیاشدا ئەو بەشێکی بوو بەشێکی دیکەی لە شەڕ و شۆڕ و ئەوانە ئەوە بوو جا بەڵام کە ئیسلام ئەتۆ دەی مەسەلەن گوێڕایەڵی ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەری خوا دەبی بۆ دروستبوونی بەختەوەری پێ دەڵێ معاملە چۆن دەکەی چ شتێک حەڵاڵە چ شتێک حەرامە چۆن دەکەی چۆن ناکەی کامە معاملە نەهی لێکراوە کامە ڕیبایە کامە ڕیبانیە لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا دەکەی دەچێتە ناو بازاڕ هاوڵێک گەنمی لەسەر یەک ڕوو کردووە ئەو گەنمەی کە ڕوو کردووە لەسەر یەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر هەندێشەها ئێستا ئەو مەسوولانەی ئەمڕۆ ئەو لەوانەیە قسەی باو باپیرانیان ئەوانەی کە دژایەتی پێغەمبەرانیان کردووە عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوەی جێبەجێ بکەن کە ڕخنیان لە پێغەمبەر دەگرن مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق کو دەبێ پێغەمبەر بڵێ من پێغەمبەر بمنانی بخوات و بە بازاریشدا پیاسام کات و بە بازاریشدا بێت و بچێتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ معاناتی خەڵک تێکەڵاو بووە حرەس و حەشەم و خەدەمی نەبوون لە دەرگەی خەڵک بدەنە بەرشەق کامیڕەی چاودێری دانەنا بوو خەڵک نەوێریتن بوێن دەرێدا بڕاو هەناسەی خۆی قەتع کاتن هەر کەسێک ئیشێکی بوو بێ هەر کەسێک پێداویستێکی بوو بێ هەر کەسێک زوڵمی لێکرا بێتن دەرکەی پێغەمبەری کراوە بۆ عەلەیهی سەڵات وسەلام ڕئیسی دەوڵەتیش بوو پێغەمبەری خواش بوو عەلەیهی سەڵات وسەلام تەماشا دەکاتن دەستی دەناو گەنمەکەی ڕادەکە گەنمەکەی بنەوەی تەڕە ئەویش دەفەرمێ ئەو گەنمە بۆ تەڕە دەڵێ پێغەمبەری خوا شەوێ دیکە بارانی پێکەوتووە ئەدی مادام بارانی پێکەوتووە بۆ تەڕەکەت لەسەرەوە دانەناو بۆی خەڵکەکە بیبینێتن من غەشە فليس من يعني من غشنا فليس منا ئەوەی کە فێڵمان لێ بکە لە ئێمە نییە جا ئەو لە ئێمە نییە مەبەستەوەی کە ئیمانی تەواو دانەمەزراوە مەبەستەوە نییە کابرا بە فێڵێکی وا لە ئیمام چێتە دەرێ و پێی مرتەد بێتەوە پێی کافر بێ ئاگاتان لەو خاڵەی هەبێتن ئەو جا هاتووە کۆمەڵە قاعیدەیەکی دانا ئەو کەسانی کە باوەڕیان بە خوایان ناسیوە و خوا و پێغەمبەری خوایان ناسیون و خوا و پێغەمبەری خوایان خۆشویستون گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکان بوون تەسلیم بوون لە زۆر شوێنی دیکەش دوسێ جاری دیشم باس کردووە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژێدا پێڵاوەکەی خۆی داکەند فەوڕەن هەموو سەحابەکان پێڵاویان داکەناندن پێڵاوەکانیان دانان بەس ئاگانن لە یەک شت بێتن ئەوان کە بە پێڵاوە نوێژیان کردووە مزگەوت هیچی لێ ڕانەخرابووە ئەو کاتەی سەری مزگەوت حەسیر بووە کە باران دەباری باران دەهاتە خوارێ و ئەو مزگەوتە دەبووە قوڕ ئەمڕۆ ناکرێ ئەتۆ بڵێ وەڵام سونەتێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەطبیق دەکەم لە دەرەوە کەیفی خۆتە بە پێڵاوە نوێژ بکە بەڵام نەکەی بە پێڵاوە بچیوە سەر فەرشەکانی مزگەوت کەی بڵێ وەڵام سونەتێکم جێبەجێ کردووە ئەو جێبەجێکردنی سونەت نییە ئەو حاڵی نەبوونە لە سونەت حاڵی نەبوونە لە سونەت هەموو سەحابەکان پێڵاویان داکەناندن ئاوا گوێڕایەڵی ئاوا لێیە ئینسان کەی گەیشتە ئەو قۆناغ و مەرحەلەیەی ئاوا بەختەوەر دەبێت کە سەلامی داوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوحی گیانمان بە قوربانی بێ لێی پرسین فەرمی بۆ پێڵاوەکانتان داکەندن فەرمیانەی پێغەمبەری خوا ئێمە بەڕێزمان بینی جەنابەتمان بینی پێڵاوت داکەند ئەمەش پێڵاومان داکەناندن فەهمەکە چییە؟ فەهمەکە بە دواکەوتنی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام بست بەبست
هەرچی پێغەمبەر بیکە ئاتۆش بیکە. لەبەر چی؟ لەبەرەوەیان لەو ئاەتەی حاڵی بوون قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. پێیان بڵێ گەر ئێوە خواتان خۆش دەوێ بە دوای پێغەمبەرکەون عەلەیهی سەڵات وسەلام خوا خۆشی دەوێت. فەرمووی پێڵاوەکەی من پیس بوو، جبریل عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموون پێڵاوەکەت دانێ، پێڵاوەکەت پیسی پێوێ، لەبەرەوە ئینسان کە نوێژ دەکات دەبێت جلوبەرگ و پێڵاو هەمووی پاک بێ. بەس دەبینی کە پیسی پێوێت لە ماڵەوە تا دەگەیە مزگەوت، بە تایبەتی گەر خۆڵ بێ ڕێگایەکە پیسەکەی پێ پاک دەبێتەوە شەرعەن. ئەگە شتێکی زاهیریشی پێوەما کابرا لێی دەکاتەوە. ئەوجا ئەو پابەندبوون و گوێڕایەڵیە بۆ خوا و بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بواری عیبادەت و خواپەرستی خۆشەویستانم کە دەبێتە مایەی بەختەوەری ئینسان، کە ئینسان پێیوە بەختەوەر دەبێت. ئەویش ئەوەیە کە تەماشە دەکەی ئەتۆ کە پەرستنەکان و پەرستشەکان دەکەی بۆچتە وی پاداشتی خۆت وەرگریوە لای خوا. ئێتۆ بە شێوازێک عیبادەت و خواپەرستی بکەی کە پاداشت لای خوا نەبێ، ها کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ عاملەة ناصیبە تەصلا نارا حامیە. خۆ کابرا ئیشی کردووە ماندوو بووە بەڵام دەچێتە ناو ئاگری دۆزەخ خوا پەناماندا. بۆ جایان ئایا ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە دەیکا ئەو ئینسانە لە خودی خۆیدا منافقە خوا پەناماندا لە نیفاق، یانەوەتە ڕیایی تێدایە شرکی گچکە، یانەوەتە پڕە لە خەرافیات و لە بیدا و لەوانەی کە بە ئەو شەرت و شروتەی کە پێویستە لە عیبادەت و خواپەرستی هەبێ کە ئیخلاسە و ئەوجا کە شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیتیباعە نەقوستانیەکەی تێدایە. ئەوجا هاتووە ئەو چوارچێوەیان بۆ داناوین بۆی کە بەختەوەر بین. عیبادەت و خواپەرستیەکانمان پێی فەرمووین کو عیبادەت و خواپەرستی چۆن نوێژ دەکەین، چۆن بە ڕۆژوو دەبین، چۆن زەکات دەدەین، چۆن حەج دەکەین، چۆن خێر و سەدەقە دەکەین، هەموو شتێکی پێڕاگەیاندووین. ئەها لە خێر و سەدەقەی والذین إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. ئەوانەی کە خێر و سەدەقە دەکەن نە ئیسراف دەکەن بچن وەڵا بەچکە زاری وایە ئینسان عاتیفیە. کەسێک دێ تەماشا دەکات زۆر خراپە دەچی دەست و ماڵی دادینی هەر هەموو ماڵەکەی دەداتێ، یادێ خۆ ماڵ و منداڵەش ئاخرە هەرچیان لەسەر شانی توێ کاک. ئاخر ئەوانەش خۆت هەر لە ڕووی شەرعیەوە گە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵام دینارێک لە پێناو خوا سەرف بکەی، دینارێک بدێ فەقیر و هەژار، دینارێک لە ماڵ و منداڵت خەرج کەی، ئەوەی لە ماڵ و منداڵت خەرج کردووە لە لای خوای خێر و ئەوەی پاداشی لامان گەورەترە. بەڵام مانای ئەوە نیە هەمووی هەر لەوان سەرف بکەی. نا تەوازونێک شەرع هاتووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامی خوای پەروەردگاری کە بۆ هێناوین تەوازون دروستکەین. ئاها وەکانە بەینە ذالکە قەوامە، لەو نێوەندەیدا نە ڕەزیل بە نە موسریف بە. ئەوجا ئەو گوێڕایەڵیە هەر کەسێک کە ئاوا گوێڕایەڵ بوو بێ بۆ خوا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەختەوەر بووە و ئاسوودەیی بووە و دائیمەن بەختەوەریش خۆشەویستانی خۆم شتێکی وەکو ڕوحی وایە لە ناو دڵ و دەروونی ئینساندا ئینسان هەستی پێ دەکاتەوە نیە پێێتەوە یا مەسەڵەن جلوبەرجێک بێتن ناوی لێ بنێ جلوبەرجی بەختەوەری کابرا دەبەریکە ئیواهەیە جلوبەرگەکەی زۆر جوانە، سیارەکەی زۆر فاخیرە، خان و قەسرەکەی زۆر بەرزە، بەڵام لە ناخیدا ئەو بەختەوەریەی کە خوای پەروەردگار بە خەڵکی خۆی دەدا بەوان نەدراوە. تا حەڵقەی داهاتوو بەخوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.